ئێمە ئێستا لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردنەکانین. هەمومان دەزانین بانگەشەی هەڵبژاردنەکان لەو ئان و ساتانایە کە خەڵکی کوردستان دەڕوات بۆ ئەوەی نوێنەرانی خۆی دیاری بکات تاکو نوێنەرایەتی بکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم نوێنەرایەتی کردنە مانای چییە و بۆ چییە؟ بەڕێزان، دەبێ بزانین ئەمە دەستپێک و سەرەتای گۆڕانکاریەکە لە ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان، ئەو حکومڕانیەتی کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە و لە دوجارە هەمومان لە سایەی ئەو حکومڕانیەتیە ژیانمان گوزەر دەکەین و حکمی ئەم وڵاتە، ئیدارەدانی ئەم وڵاتە بەو قەبارە و ئاستە دەکرێت کە ئێوە لە 12/5/2018 بە دیاریکردنی نوێنەرەکانتان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیاری دەکەن. ئێوە لە چەند ڕۆژی ئایندە ڕەنگڕێژی ئەوە دەکەن کێ نوێنەرایەتیتان بکا و ئەم نوێنەرایەتیە چۆن داکۆچی لە مافەکانتان بکا و دەستەبەری داواڕەواکانتان بکات. ئەگەر هاتوو لەمڕۆوە ئێوە بڕیارێکی دروستان نەدا، نوێنەرانی دروستی خۆتان هەڵنەبژارد، ئەوە دەبێت لە 4 ساڵی ئایندە گلەی لە خۆتان بکەن، چونکەوە ئێوەن خەڵکانێکتان هەڵبژاردووە، گلەییتان لێی هەیە، متمانەتان پێیداوە و دەنگتان ناگەیەنێ، دەنگتان پێیداوە و هاوارتان نابیسێ. بۆیە بەڕاستی دەبێ بە گرنگیەوە تەماشای هەڵبژاردنەکان بکەین و دەبێ بە چاوکراوەییەوە بڕیار بدەین تاکو 4 ساڵی ئایندە ئاسوودە بین کە کێ دەنێرینە بەغدا بۆ نوێنەرایەتی خۆمان وەک گەلی کورد، چونکە ئێمە بۆ نوێنەرایەتی کردنمان لە عێراقا وەک نوێنەرایەتی کردنمان نییە لە هەرێمی کوردستان. ئێمە لە عێراقا کێشەی نەتەوەییمان هەیە، کێشەی خاکمان هەیە، کێشەی دەستورمان هەیە و کێشەی ماف و شایستە داراییەکانمان هەیە. خاکێکی زۆرمان بە پێی دەستور یەکلا نەبووتەوە و بە پێی زەبری هێز داگیر کراوە. بۆیە بەڕاستی دەبێ بە ئاگاییەوە بڕیار بدەین کێ دەکەینە نوێنەرمان بۆ دەستەبەری ئەم مافە یاسای و دەستوریانەمان، ئەم مافە نەتەوەییەمان، ئەم کێشە نیشتیمانیەمان، ئەم کێشەمان کە کێشەی خاک و دەستورە تاکو داکۆچیمان لێ بکە. ئەگەر هاتوو بڕیارێکی هەڵەماندا دەبێت لە 4 ساڵی ئایندە گلەیی لە خۆمان بکەین. ئەگەر نوێنەرانێکمان نار کە تاقیمان کردوونەتەوە بەڵام چی دەرچوون؟ ئەوانە دەرچوون کە بۆ ئیمتیاز و خۆدەوڵەمەندکردن و خۆشگوزەرانی خۆیان چوون و خەڵکیان لەبیر کرد. ئەگەر نوێنەرانێکمان نارد وەکو ڕابردوو لەسەر گەندەڵی متمانەیان لێسەندنەوە و بۆیان ناردینەوە، نابێ گلەی لەوانە بکەین کە ناردوومانن، چونکە ئەوانە بە دەنگی ئێمە چوون و ئێمە دەنگمان پێداون. بۆیە بەڕاستی دەبێ دەنگدانمان سەنگی مەحەکمانە بۆ دیاریکردنی نوێنەرایەتی ئایندەی هەرێمی کوردستان لە بەغدا. نابێ ئەمەمان لێ تێک بچێ و بە سادەیی تەماشای بکەین یاخود بە خەمساردیەوە بڕیار بدەین بڵێین خۆ دەنگدان و هەڵبژاردن گۆڕانکاری دروست ناکا بۆ ئێمە بەشداری بکەین. ئەوانەی کە لە 4 ساڵی ڕابردوو 4 ساڵی ڕابردووتر و ڕابردووترە لە 3 خولی پەرلەمانی کە 12 ساڵەکان نوێنەرایەتی خەڵکی کوردستانیان بە متمانە و بە ئەمانەتەوە نەکردووە لە بەغدا، حەز دەکەن خەڵکی کوردستان بێزار ببێت لە هەڵبژاردن و بەشداری هەڵبژاردن نەکاو، بە جۆرێک دەنگ نەدا کە ئەوان دەنگەکانیان کەم کا و نوێنەرەکانی ئەوان کەم بکەن، چونکە ئەوان لە حەقیقەتە کاتێک چوونەتە بەغدا گوێیان لە کێشە دەستوریەکانی گەلی کورد نەبووە و هەمیشە ئامادە بوون تەنازول بکەن لە پێناو ئەو پلە و پۆستانەی لە بەغدا پێیان بەدرێ لە بەرامبەر کەرکووک و لە بەرامبەر شنگال و لە بەرامبەر جەلەولا و
هەموو ئەو ناوچە کوردستانیانەی کە خورمات و بینیمان چیان بەسەر هات. بۆیە مادەی 140 تا ئێستا بەجێبەجێ نەکراوی ماوەتەوە، نەک بەجێبەجێ نەکراوی ماوەتەوە بەڵکو نفوزی کوردیان لەو ناوچانە کەم کرد، دەنگی کورتیان پەرد کرد و خەڵکیان وا لێ کرد ئێستا کوردبوونی زەحمەت بێ لەو ناوچانە، کە لە کاتێکا ئێمە چاوەڕێ بووینە و ناوچانە بگەڕێنەوە سەر کوردستان، ئەو ناوچانە بە جۆرێک ئیدارە بدرێن خەڵکەکەی لە تورکمان و عەرەب ئامادە بن لەگەڵ کورد لە سایەی ئیدارەی کوردی لەو ناوچانە بژین و بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە. بەڵام بەداخەوە ئەوانە لە پێناوی ئیمتیازی خۆیان و وەرگرتنی پارە و چەک بینیمان لە شەڕی داعشە ئێزیدیەکانیان تەسلیمی داعش کرد و جینۆساید کران. ئەو کاتێ ئەوان ئێزیدیەکانیان تەسلیمی داعش کرد و ژنوکچەکانیان بران بۆ ڕقە و بۆ سووریا و بۆ شوێنەکانی ترکران بە کۆیلە و فرۆشتن و کڕینیان پێوە کرا، ئێمە کەیسی جینۆسایدی شنگالمان بردۆتە لاهای و لە دادگای نێودەوڵەتی سکاڵامان تۆمار کردووە. ئەو کاتەی ئەوان ئەو خاکەیان فرۆشت، ئێمە هاوارمانە کرد ئەگەر ئەم ڕیفراندۆمەی کە بەنیازن ئەنجامی بدەن بە ناوی سەربەخۆیی کوردستانەوە، ئەوەشی هەمانە لە ئیدارەی سەربەخۆ لە دەستمانە چێ، دۆستمان نییە، تەنانەت ئەوانەشی لە وڵاتانی هەرێمی بە نەیاری گەلی کورد ناسرابوون دۆستانە پێیان وتین ئێوە ئەم کارە مەکەن چونکە زیانی گەورە ئەکەن، چونکە زەمینە لەبار نییە، هەلومەرج گونجاو نییە، ئێوە سەرکەوتنتان لە شەڕی تیرۆرا بەدەست هێناوە بە ڕیفراندۆم لە دەستی مەدەن. وڵاتانێکی زۆری دنیا ڕوویان لە هەرێمی کوردستان کرد، ناو و ناوبانگ و شکۆی پێشمەرگە گەیشتە هەموو دنیا، بەڵام بەداخەوە غروری هەندێک سەرکردەی سیاسی و هەندێک لەوانەی کە شوێنی کەوتن و هیچ حیسابێکیان بۆ دڵسۆزانی ئەم میلەتە نەکرد، ئەوە دەرەنجامەکەی بوو کە ئاسمانمان لە فڕۆکەخانەکانەوە لێ قەدەغە کرا، سنوورەکانمان لە مەرزە نێودەوڵەتیەکانەوە لێداخرا و لە 151 خاکی کوردستانیش کە بە خوێنی ڕۆڵەکانی ئێوە پارێزرا بوو، خوێنی تێدا ڕژێنرا بوو بۆی تیرۆر دەستی بەسەرا نەگرێ، تەسلیم کرایەوە و دەسەڵاتی کوردی لەو ناوچانە نەما و خەڵکە کوردستانیەکەی ئەو ناوچانەش ببینن ئێستا بە چ دۆخێکەوە ژین. ئەوە شەرم نییە بۆ دەسەڵاتی کە ئەم هەرێمەی ئاوالێ کرد کە ئەو ناوچانەی والێ کرد ئێستا کوردێک کە خەڵکی کەرکووکە خەڵکی خورماتووە نەزانێت لەکوێ دەنگەدا بۆ هەڵبژاردننی نوێنەری خۆی. بۆیە بەڕاستی ئێمە نەتیجەی دیاری نەکردنی نوێنەرانی ڕاستەقینەی خۆمان لە سێ خولی پەرلەمانی پێشووە یاخود دیاریکردنی کەمترین دڵسۆزانی ئەم خەڵکە کە نوێنەرایەتیان بکا لە بەغدا، ئەوە دەرەنجامەکەیەتی کە دەیبینن کۆمەڵێک چوونەتە بەغدا بۆ خۆ دەوڵەمەندکردن، بۆ ئیمتیاز کۆکردنەوە، بۆ لەبیرکردنی میلەت، بۆ بڕینی موچەی خەڵکی کوردستان، بۆ بڕینی بەشە بوجەی هەرێمی کوردستان. عیب نییە لایەنێک لە هەرێمی کوردستانە دەنگی زۆری نەبێنێتەوە کە وەزیری داراییەکەی ئەو ڕۆژەی چووە لە وەزارەت دەوامی کرد، بەشە بوجەی هەرێمی کوردستان بڕدرا، پارەی هەرێمی کوردستان ئیتر نەنێردرا. ئەم وەزیرە هەڵوێستی نەبوو تا ئەو ڕۆژەی لەسەر گەندەڵی ناردیانەوە بۆ هەرێمی کوردستان. دەکرێ ئەم لایەنە جارێکی تر بێ خەڵک بخەڵەتێنێ و بڵێ دەنگم پێبنەوە چم نوێنەرایەتی گەلی کوردەکەم لە بەغدا، مەگەر وەزیری دارایی و بریکاری وەزیری دارایی هی ئێوە نەبوو بەڵام بەشە بوجەی هەرێمی کوردستان بڕدا، مەگەر سەرۆک ئەرکانی سوپای عێراق هی ئێوە نەبوو هاتن ئەو ناوچانەیان داگیر کردین ئەو سوپایە. بۆیە خەڵکی کوردستان دەبێ بزانێ ڕێگای گۆڕانکاری بەوە نییە سێ خولی پەرلەمانی کە 12 ساڵەکە تۆ نەزانی نوێنەرە ڕاستەقینەکانت کامانن، تۆ بخەڵەتێنرێیت و بڕۆی دەنگ بدەیتەوە بەو هێزانە جارێکی تر. ئەگەر خەڵکی کوردستان زۆرینەکەی جارێکی تر دەنگی دایەوە بەو هێزانەی کە متمانەی ئەویان دۆڕاندووە، خاکیان فرۆشتووە، خەڵکیان فرۆشتووە لە پێناوی گیرفانی خۆیان و بنەماڵە و کوڕ و کەسوکارە نزیکەکانیان، ئەوە ئیتر گلەیی مەکەن. گلەیی مەکەن لە دووسێ نوێنەری ئێمە کە بە دەنگێکی کەم چوونەتە ئەوێ و سەرسەختانە داکۆچیان لە یاسادانانێک لە بەرژەوەندی ئەم هەرێمە کردووە،
لە دارایی ئەم هەرێمە کردووە و بەردەوام لە سەنگەری داکۆچیکردنا بوون دەنگیان نەداوە بە یاسای ئەو هێزەی کە حەشدی شعبیە و هاتوو خورماتووی جینۆساید کرد کەرکووکی داگیر کرد بەڵام ئەوانەی ئەم خاکەیان تەسلیم کرد و خیانەتیان لە میلەتە کرد و بەشە بودجەیان بڕی و خۆیان دەوڵەمەند کرد بچی جارێکی تر دەنگ بدەیتەوە بەوانە دەبێت گلەیی لە خۆت بکەی گۆڕانکاری ئاوا ناکرێ بەڕێزان بە خەمساردیەوە تەماشای ئەوە بکەی کوڕەکەت دەنگ بەکێ ئەداقەی نا کچەکەت دەنگ بەکێ ئەداقەی ناخۆشت ناچی دەنگ بدەیت تاقەتن نییە مەگەر تۆ یەکێک نی لەوانەی مافت خوراوە و مافت زەورد کراوە و بێڕێزیت پێکراوە لە سای ئەم دەسەڵاتە ستەمە گەندەڵە دزا ئەی بۆ بێدەنگی لەوەی کە جارێکی تر مناڵەکانی تۆ و نەوەکەی تۆ بڕوا دەنگ بداتەوە بەم ستەمکارانە بۆیە بەڕاستی ئەرکی گەورەیە مەسەلەی دەنگدان من ناڵێم ئێوە دەنگ بە تەنها بە ئێمە بدەن چونکە بە تەنها بە ئێمە گۆڕانکاریەکرێ نەخێر بەڵام بینیوتانە بە سێ نوێنەری ئێمە لە بەغدا مامۆستا ئەحمەد و کاکزانا ڕۆستایی و مامۆستا سەلیم شوشکەیی قەڵایەکی گەورە بوون بۆ خەڵکی کوردستان لە بەغداوە لە هەموو ئەو کاتانەی کە پێویست بووە لە سەنگەری بەرگریکردنا بن لە خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بەرگریان کردووە ئەو کاتەی پێویست بووە دژی یاسایەک بن ئەگەر وڵاتێکی ئیقلیمیشی لە پشت بوو بێ بە دەنگێکی دلێر و توانە ئێمە لەگەڵ ئەمانین بەردەوام لەگەڵ خەڵکا بوون لە ناو خەڵکا بوون ئەوەی توانیویانە لە داکۆچی کردویانە لە شایستەی دارایی لە مەسەلەی یاسایی لە خاک لە بەدواداچوون لە نوێنەرایەتی کردنی خەڵکی کوردستان بۆیە گۆڕانکاری بەو جۆرە ناکرێ ئێمە لەکوێیە خەڵەتێنراوین کێ خەڵەتاندوینی دوای سێ جار بین چوارەمین جاریش بمان خەڵەتێننەوە و جارێکی تریش هەر ئەوانە ببنەوە بە دەمڕاستی ئەم میلەتە کە میلەتیان زۆر دەمێکە فرۆشتووە و حەقەکەشیان وەرگرتووە بەڵام هێشتا دەستبەرداری ئەوە نابن لەسەر تاڵانکردنی ئەم وڵاتە لە داهاتەکەی لە خاکەکەی لەسەر زەویەکەی لە ژێر زەویەکەی دەست هەڵبگرن سەیرم لێدێ خەڵکێک بستە ئەرزێکی نەبێ لەم هەرێمی کوردستانە لەسەری بژی بچێ دەنگ بداتەوە بە یەکێک کە بە سەیارە بە ماڵەکەیە 1 سەعات بگەڕێیت ناتوانی هەمووی ببینی ئەمە سەرۆکی حکوومەتەکەت بێ بچی دەنگ بدەیتەوە بە نوێنەرەکانی کە ئەو حیزبە دایناوە پێیشت وابێ گۆڕانکاری دروستە بێ نەوەڵا هەتا ماوی ئەبێ بێ بستە خاک بی بێ بستە زەوی و بێ شوێنی نیشتەجێبوون بی لە هەرێمێکا دەنگ بدەی بە سەرۆکێک دەنگ بدەی بە جێگری سەرۆکێکی حکوومەت کە هەردووکیان لەسەر تاڵانکردنی ئەم وڵاتە دەستیان تێکەڵ کردو و باکیان بە ژیانی خەڵک نییە عیب نییە خانەوادەیەک شەلل دەماخ و کەم ئەندامی هەبێ لە ماوەی 15 مانگا 3-4 موچەی 90,000یان پێدا بێ لە ڕۆژی دەنگدانا خۆی بگۆڕێ و بچێ دەنگ بداتەوە بەو ستەمکار و دز و تاڵانچیانە عیب نییە خەڵکێک ڕۆڵەی جەرگی پێشکەش بەم خاکە کرد بێ کوڕی شەهید بوو بێ هاوسەری شەهید بوو بێ مناڵی شەهید بوو بێ کە جەرگی بووە بەڵام بۆ وەرگرتنی موچەکەی بێڕێزی پێ بکەن بە 15 مانگ 3/4 موچەی شەهیدانەی بدەنێ بەڵام سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی تەنها نەسریەی پاسەوانەکانیان بەقەر موچەی 8 ملیۆنی 2 ساڵ و نیوی ئەندام پەرلەمانەکە هی 1 مانگ باشە 1 مانگ پاسەوانەکانی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت نەسریەکەیان کە وەری ئەگرن بەقەر موچەی 8 ملیۆنی 2 ساڵ و نیوی ئەندام پەرلەمانەکە ئەلەم کاتاکە قەیرانی داراییە لە کاتێکا پەرلەمانتار ئێستا 8 ملیۆن وەرناگرێت لە 175 موچەکەی بردراوە تۆ بێ جارێکی تر باوەڕ بەوە بهێنی پارە نییە لە وڵاتە دەنگ بدەیتەوە بەمانە داواش بکەی بۆ گۆڕانکاری دروست نابێ بۆیەوە داکۆچی لە خەڵک ناکەن بۆ مۆزعە چاک ناکەین ئەم مۆزعە چاکەکەین ئەگەر ئێوە پشتیوان بن ئەگەر ئێوە دەنگ بدەن بەو هێزانەی کە بە دڵسۆزانە و مردانە هاتوونەتە پێشەوە دیفاع لە ئێوەکەن هیچ بەرژەوەندیەک و ئیمتیازاتێکی خۆیان نییە بۆیە بەڕێزان گۆڕانکاری بەو جۆرە دروستە بێ میلەت ئاگایی خۆی و ئیرادەی خۆی بێنێتەوە پێش هەموو شتێک
جاران دەیانوت بۆیە ئێمە دەنگ دەدەین چونکە نانمانە بڕن موچەمانە بڕن. ئێوە دەنگیشتان پێدان 27 ساڵە دەنگیشیان پێدەن بەڵام نانیشیان بڕین موچەشیان بڕین. ئیتر لە چی ئەترسن دەنگ نەدەنەوە؟ ئیتر بۆ ئەترسن دەنگ بدەنەوە بەمانە؟ بۆیە دەبێ گەنجەکانی ئێمە لاوەکانی ئێمە کاریگەریان هەبێ لەم کۆمەڵگایە، سەیری باب و باپیر و ئەوانەی پێش خۆیان کەن بزانن چۆن بەدبەخت کراون لە سایەی ئەم حکومڕانیە، ڕازی نەبن ژیانی ئەوانیش هەر بەم جۆرە بەردەوام بێ و ڕازیش نەبن خەڵکانێک تاقی بکەنەوە کە هەتا زەوی و ئیمتیازات هەبوو بە ناوی بازرگانیەوە خۆیان دەوڵەمەند کردو، ئێستا هێن گاڵتە بە خەڵکەکەن ئەڵێن ئێمە پێویستمان بە پارە نییە دەوڵەمەندین. لە کاتێکا پارەی داهاتی ئەم وڵاتەیە خەڵکێک لە هیچەوە پێی بۆ بە سەرمایەدار و بزنسمان لە پارەی کرێکار هەتا پارەی وەبەرهێن و پارەی بەڵێندەر لایەتی حەقەکەی نەداوە. ئێستا تۆ بێی باوەڕ بەوە بکەی بڵێ ئەمە حەقی منەدا. بۆیە خەڵکی کوردستان نابێت لە بێهیوایی یا بمێنێتەوە و بێهیوا بکرێ بۆی دەنگ نەدا تا گۆڕانکاری دروست نەبێ، یا لە بێهیواکردن یا دەنگ بە هێزانێک بدا ئەوانیش جارێکی تر بیخەڵەتێنەوە وەکو بڵێن دەکاکە یەک جاریش خۆ دەنگ بن بە ئێمەش تاقی بکەنەوە. نەخێر ئەوانە تاقی بکەنەوە کە تاقی کراونەتەوە و داهاتی وڵاتیان لە بەردەست نەبووە و زەوی دۆنمی زۆریان وەرنەگرتووە بزنس و فێلایکیا دروستکەن و بیفرۆشن و قەرزی ئەم وڵاتیان بنێ و لە قەیرانی داراییشە ئامادە نەبن دینار بدەنەوە. بۆیە دەبێ خەڵکی کوردستان ئەرکی سەرەکی گۆڕانکاری کە لە خۆیەوە دەست پێ بکە باش بیزانێ و باش وریای بێ، نەڵێ جا دەنگدان چییە خۆ جارێکی تر هەر ئەمانە دەرەچنەوە. ئەمانە بەڕێزان ئەگەر جاران بە لێشاو تەزویریان کرد بێ پێی دەرچوو بن خۆ نەیانتوانیوە هەموو کورسیەکانی ئەنجومەنی نوێنەران و پەرلەمان تەزویر بکەن. بەشێکی حەقیقیە، ئەو بەشە حەقیقیەیە کە نایەڵێ گۆڕانکاری دروست بکرێ هێزەکەی کە دەنگی پێداوە قوتی ببڕێ بودجەی ببڕێ زوڵمی لێ بکە ئەشکەنجەی بدا تعدای لێ بکە سەرکوتی بکە ئازادیشی نەیەڵێ هەر ئامادە بێ دەنگی پێبدا گۆڕانکاری دروست نابێ. ئەم هەرێمی کوردستانە مڵکی باوکی هیچ هێزێک و بنەماڵەیەک نییە دەسی بەسەرا بگرێ و تەلبەنی بکا و بەویستی ئەو خەڵک بێ و بجوڵێ و ئازادی هەبێ و نەیبێ و قسە بکە یا قسە نەکا. پێی وابێ داهاتی ئەم وڵاتە و دەستکەوتی ئەم وڵاتە بەرهەمی ئەوە گەرە و نەبووە ئەم میلەتە ئاوا نەبوو. نەخێر ئەگەر ئەمانە نەبوونایە ئەم وڵاتە ئاوا وێران نەبوو، خەڵکەکەی ناچار بە دەرۆزە و سوالکردن و بەدبەختی نەبوو. ئەوانن وایان کردووە بەرهەمی ڕەنجی شۆڕش و خەبات و ڕاپەڕینی خەڵکی کوردستان خۆیان پێی ببن بە سەرمایەدار پارەکەی بەرنە دەرەوە خۆیان و نەوەکانیان هایلایف پێی بژین، بەڵام خەڵکێکی هەژاری ئەم وڵاتە محنەتکێشی ئەم وڵاتە مامۆستایەکی ئەم وڵاتە پزیشکێکی ئەم وڵاتە پێشمەرگەیەک خوێنکارێک لاوێک شێوی ئێوارانی نەبێ ناچار بە دەرۆزە و دەستپانکردنەوە بکرێت لە سایی داهاتێکی زەبەلاحی نەوتی کە ئەمانە مانگانە بۆ خۆیان دەیفرۆشن. بەڕێزان لە هیچ شوێنێکی دنیایە نەبووە ئێمە لەسەر دەریایەکی نەوت بین ڕۆژانە گەیشت بینە ناردنی 1 ملیۆن بەرمیل نەوت، بەڵام خەڵک لەم کوێستانانە و لەم بناری شاخانە ناچار بێت داری سەوز بسووتێنێ، حکوومەت ئامادە نەبێت لە ساڵێکا بەرمیلێک نەوتی بداتێ، بەڵام ڕۆژانە 500 600 700 هزار هەتا ملیۆنێک بەرمیل نەوت بنێرێتە دەرەوە کەسیش نەزانێ داهات و پارەکەی لەکوێیە. مەگەر خەڵک کوڕی بۆ ئەوە شەهید بووە ڕاپەڕینی بۆ ئەوە کردووە بۆی کۆمەڵێ دز و جەردە بێن حکمی بکەن و داهاتەکەی بەرن. ئەگەر ئەم میلەتە ئیرادەی بۆ بگەڕێتەوە ڕەدی ئەو زۆڵم و ستەمە بکاتەوە گۆڕانکاری بە دڵنیاییەوە دروستە بێ. ئێوە گۆڕانکاریتان پێدەکرێ، بەڵام ئەوە دەسەڵاتێکی ستەمکارە بۆ بەردەوامکردنی زۆڵم و ستەمی خۆی وای لە ئێوە گەیاندووە کە هەر ئەوانە بێن حکمی ئەم وڵاتە بکەن هەر چەندێک و هەر چۆنێک بن. نەخێوانیە لە ساڵی 1992 تەماشای یەکێتی نیشتیمانی بکەن 50 لە 100 کورسی 48 کورسی هەیە. لە ساڵی 2005
کورسیەکانی بێ بە 28 20 کورسی کەمەکە. لە ساڵی 2013 خەڵکی کوردستان زیاتر سزایدا بوو بە 18 کورسی. ئەو سزادانەیە وا ئەکا ئەم هێزانە قەبارەیان بچووک بێتەوە، دەسەڵاتیان کەم بێتەوە، ئەو کاتە دەستگرتنیشیان بەسەر داهاتی ئێوە کەمترە بێتەوە. بۆ ئێوە خەڵکە ئەتوانێت سزای ئەو هێزانە بدا و ئەگەر ئەو هێزانە سزادران گۆڕانکاری دروستە بێ. ئێوە دەنگ بە هێزێک بدەن، بەلایەنێک بدەن، بەڕێزان بتوانن لێیشی بپرسنەوە، بتوانن هەر کاتێویستان لە دەرگاکەی بدەن، هەر کاتێویستان پێی بگەن، لێی بپێچنەوە و نەتوانێ ژیانتان فرامۆش بکا و بێمنەت بێ و هەر کاتێ ئێوە هاوارتان کرد ئەو دەست بە گوێیەوە بگرێ. بینیوتانە 27 ساڵە چۆن حکمی کوردستانیان کردووە؟ چ متمانەیەک هەیە بەوەی کە ئەمانە جارێکی تر دەنگێک بەدەست بێننەوە و لە ڕۆژی 5 بەدواوە خەڵکی کوردستان ناناسن؟ بۆ تازە دەنگتان پێدان و ئەوانە چنە بەغدا خۆ ناشتوانن بە جۆرێکی تردایان گرن، چونکە گۆڕانکاری ئێمە پێمان وایە بەم ڕێگایە دروستە بێ و بەم جۆرە دروستە بێ. باوەڕمان بەوە نییە کودەتا بکەین، چونکە هێزمان نییە، بەکاریشی نایەنین و وڵاتەکەشمان ناکەین بە سووریا، چونکە ئەوان ئامادەن هەموو ڕۆژە کوردستان ببێ بە سووریا لە پێناوەوەی لە کورسیەکەیان دانەبەزن. بەڵام کە ئێستا دێن مەجبورن لە ماڵتان بدەن و لە دەرگاتان بدەن بڵێن دەنگەکەتانمان بنێ بۆی ئێمە نوێنەرایەتیتان بکەن، ئەو دەنگەمەدەن بەو هێزانەی کە دزیان لێ کردوون، کە خیانەتیان لێ کردوون، کە وڵاتیان وێران کردووە. دوای 27 ساڵ ئەم دۆخەیان بەرەم هێناوە کە ئەگەر ئێستا سنوورەکان واڵا ببێت گەنج لە وڵاتان ناتوانێت بژی و نامێنێتەوە و ڕێی ئیجە و هەندەران ئەگرێت و سەری خۆی هەڵەگرێ، چکە حورمەتی پارێزراو نییە، ژیانی سەلامەت نییە، کاری نییە و بێکارە، دەرچووی زانکۆیە و گاڵتە بە شەهادەکەشیەکەن و لە هیچ شوێنێکیش ناتوانێت بژێوی خۆی دابین بکە. ئەمانە نابێ لە بیر بکرێن، نابێ لە بیرمان بچێ ئەمانە چەند بێڕێزیان بەم میلەتە کردووە لە 4 ساڵە یەکجار ئیشیان بە میلەتە. دەبێ میلەت ئەو ڕۆژە هەموو ئەو 4 ساڵانەی کە تێپەڕیوە بەسەریا لە یادی بێ، ئەو جا ئەتوانێ بڕیارێکی دروست بدا. ئەگەر خەڵکی کوردستان بڕیاریدا حەجمی ئەو هێزانەی ستەمیان لە میلەتە کردووە دێتە خوارەوە و جارێکی تر متمانەیان پێناکەن، یا ئەبێ بە خۆیانە بچنەوە یا ئەبێ و کورسی دەسەڵاتە چۆڵکەن، دەست هەڵگرن لە تاڵانکردنی ئەم وڵاتە. ئەگەر ئەوەمان نەکرد ئەوە 4 ساڵی تر دەبێ بڵین کۆمەڵێکمان نارد بۆ بەغا بەڕاستی خەسارۆمەند بووین، پەشیمانین لە دەنگەکەمان، حیفێ بۆ ئەو متمانەیەی پێماندان. جا ئێستا ماوێتی بۆ ئەو حیف و پەشیمانیە، لە ئێستەوە دەبێ خەڵکی کوردستان بڕیار بدا گۆڕانکاری لە زیهنی خۆی لە ئیرادەی خۆی بکە بۆی دەنگ نەداتەوە بەوانەی کە دەنگی ئەو لە پاش دەنگدانەکە یا تەزویری تیاکەن یا گوێی لێ ناگرن و خیانەتی لێەکەن. و بێ هیوانین هیوای باشمان هەیە بە میلەتی خۆمان کە بە ئیمتیازات ناخەڵەتێ، بە ترس و تۆقاندن پاشەکشە ناکە و ئیرادەی خۆی کە دەنگی خۆیەتی بەکاری دێنێ بۆ ئەوەی نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵببژێرێ. هیچ کەس زۆری لەسەرتان نییە. هەموو پروپاگەندانەی کە دەکرێ بۆ ئەوەی کارتەکەتان بێن و ڕسمی ئەگرین و ئێوە ئەزانین بەکێ ئەدەن درۆ ئەکەن. ئەوانە هەر هەمووی بۆ ئەوەیە پێتان بڵێن ئێمە چاومان لەسەرتانە تا بزانین دەنگ بە ئێمادەن یا بە غەیری ئێمە. بەڕێزان ئەوان نایزانن. و دڵنیاتانەکەم کاتی خۆی سەرۆکی کۆمیسیۆنی عێراق هی هێزێک بووە کە لەم هەرێمی کوردستانە زۆرینەی هەبووە، ئێستا ئەندامێکیشی نییە لە کۆمیسیۆنە، نەک سەرۆکی کۆمیسیۆن. بۆیە ئەوە بەکارهێنانی ئەو جۆرە فێڵەیە لە دەنگدەر تا بیترسێنن. خەڵکی کوردستان لە هیچ نەترسێ. ئەو پەنجەمۆرەی ئەو لە پەنجەمۆری دەستی هیچ کەسێکی تر ناچێ، نەکەس دەتوانێت بەم پەنجەمۆرەی ئەو دەنگێکی تر بە و نەکەس دەتوانێت کارتەکەی ئەو بەرێ و دەنگی پێبا. هەر کەس دەنگی خۆی بینی خۆی و خوای پەروەردگارە ئەو ڕۆژەی چووە سەر سندوقەکە بەس ئیرادەی خۆی و قەناعەتی خۆی دەنگ بدا بەوانەی کە
متمانەی پێیانە سزای ئەوانە بدا کە 27 ساڵە سزایانە دەن و هیچ کاتێک گوێیان لێ نەگرتوون ئێوەش ڕۆژی دەنگدان گوێیان بگرن. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.